باوکم چیتەکی جێگێڕاییان. پاشا دەمشەلیم گیانگوتی مامۆستای من کارکردن بە پەلە باش نییە، بەڵام تۆ چۆن دەتوانیت ئەمە بە مرۆڤەکان بڵێیت؟ بێدەبا زەردەخەنەیەکی کرد بە چیرۆکێکی کۆن. پاشای من چیرۆکی دەروێشێکی دڵسۆز و سەگێک کە هیچ کەس لەو باوفاتری نەدەبینی، چیرۆکێکی دڵتەزێن کە ئاماژەمان پێدەدات کە کارکردن بە ترس و پەلەپەل کارێکە کە دەمان کوژێت. پاشا سەری ڕاوەشاند، بێدەبا دەستی پێکرد. جارێکیان لە گوندێکدا دەروێشێکی دڵپاک دەژیا، ناوی دێڤدات بوو. دێڤدات لەگەڵ ژنەکەی و منداڵە بچووکەکەی دەژیا. دێڤدات سەگێکی هەبوو، سەگی بچووک، بەڵام وەک دڵی خۆی بەوەفا بوو. ناوی سەگەکە ڕیچاک بوو. ڕیچاک بۆ منداڵە بچووکەکە ببووە داپیرە، هاوڕێ و پارێزەر. شەو ڕۆژ لە ناو ماڵەکەدا ڕیچاک لە دەوری منداڵەکە دەگەڕا. ڕۆژێک کاتێک دایکی منداڵەکە بۆ کارێک چوو بۆ شار، دێڤدات لە ماڵەوە مایەوە. دێڤدات بینی منداڵەکە لە باوەشیدا نووستووە. بەخۆی گوت دەچمە سەر ڕووبارەکە وەک دەروێشێک تاوەکو نوێژی ڕۆژ بکەم. ڕیچاک لە ناو خانووەکەدا بە تەنیا مایەوە لەگەڵ منداڵە بچووکەکە. دێڤدات زوو نەگەڕایەوە. بایەک هات و زەوی هەژاند. مارێکی گەورە، مارێکی ڕەش لە کونێکەوە هاتە ژوورەوە. ئەم مارە چاوی لەسەر منداڵەکە بوو. چوو بۆ لای ڕیچاک، سەگە بەوەفاکە ئەمەی بینی لە ترساندا خۆی هاوێشتە سەر مارەکە. مارەکە تووڕە بوو، هێرشی کردە سەر ڕیچاک، بەڵام ڕیچاکیش بەرگری دەکرد. مارەکە و ڕیچاک زۆر شەڕیان کرد. مارەکە لە دەوری دەئاڵا، ڕیچاکیش بە ددانەکانی گازی لێدەگرت. ئاخ و داخ، مارەکە لە بێشکەی منداڵە بێئاگاکە دوور خرایەوە. مارەکە کوژرا، دەمی ڕیچاکیش بە خوێن سوور ببوو. تەواوی جەستەی ڕیچاک لەسەرەوە تا پێی بە خوێن داپۆشرا بوو، بەڵام دڵی هێشتا لێی دەدا. دڵی هێشتا بۆ منداڵەکە لێی دەدا. دێڤدات لە ڕووبارەکە گەڕایەوە. کاتێک چووە ناو ماڵەوە، ڕیچاک هاتە پێشوازی. دێڤدات بینی سەگەکە هەمووی بە خوێن داپۆشراوە، بەڵام دێڤدات لە ترسان و بە پەلەپەل بیری نەکردەوە، هیچ بیری نەکردەوە. بەخۆی گوت من ڕیچاکم بۆ پاراستنی منداڵەکەم جێهێشت، کەچی ئەم ڕیچاکە چووە و منداڵەکەی کوشتوم بە تووڕەیەکی کوێرانە و بە ترسەوە. دێڤدات بەرەو ڕووی ڕیچاک چوو. باوکم چیرۆکەی لە دەستیدا بوو، کێشای بە جەستەی ڕیچاکدا و بە توندی لەسەری ڕیچاکیدا. ڕیچاک بێدەنگ بێهاوار بەو لێدانە گیانی سپارد. دێڤدات بە پەلە لە ناو ماڵەکەدا گەڕا. گوتی منداڵەکە. منداڵەکەم چوو بۆ لای بێشکەکە. بێشکەکە کراوە بوو. منداڵەکە لە ناو بێشکەکەدا بوو. خەوت بوو، ئارام بوو. بە تەنیا خەوت بوو، بەڵام لە تەنیشت بێشکەکە مارە ڕەشە مردووەکە پارچە پارچە ببوو، بە خوێنی سوور داپۆشرا بوو. چیرۆکێکی گێڕایەوە. ڕیچاک سەگە بەوەفاکەی مارەکەی کوشت بوو، منداڵەکەی پاراست بوو. دێڤدات کاتێک ئەو خوێنە بێمانایی سەردەستی خۆی بینی، تێگەیشت کە ڕیچاک بۆ خاتری منداڵەکەی ئەو بە هەموو هێزی کۆتایی خۆیەوە شەڕی کردووە. دێڤدات لەوێ دانیشت و گریا، بەڵام گریان بۆ چی؟ ڕیچاک ڕۆیشت بوو. ئەو هاوڕێ بەوەفایی ڕۆیشت بوو. نەتدەتوانی بیگەڕێنیتەوە. دێڤدات لەو ڕۆژەوە تا کۆتایی ژیانی بە هەستی تاوانباریەوە ژیا. هەر شەو بەخۆی دەگوت من کارێکم بە پەلە کرد. سەرەتا نەمزانی ئەو خوێنە هی چییە. نەمزانی ئەو خوێنە خوێنی مارە کوژراوەکە بوو. ڕاستیەکەم نەدەزانی. بێدەبا سەری بۆ پاشا ڕاوەشاند. پاشای من کارکردن لە ناو ترسدا، کارکردن لە ناو تووڕەییدا، کارکردن بە پەلە ئەو کارەیە کە مرۆڤ دەکوژێت. پێش ئەوەی فەرمان بدەیت بیر بکەرەوە، پێش ئەوەی لێ بدەیت ببینە. ئیشە سێج گەڕافیرە، کاتێک باراند دەیشە سانەی شیش دانیشتیشتم. کارکردن بە سەبر و ئاتارامی بەرەو ڕاستیت دەبات. بێدەبا زەردەخەنەی کرد. ئەم چیرۆکە لە زمانی سانسکریتیدا بە براهمین و مۆنگۆز ناسراوە. ئێمەی کوردیش پێی دەڵێین دەروێش و سەگە بەوەفاکە. ئەگەر ئەم چیرۆکە کاریگەری لەسەر هزر و بیرت کرد بێت، با بۆنی خۆش و ڕاستیبەرە و ڕوود بێت.